لە سەروبەندی ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی داهاتوودا لە عێراق کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کەرکووک ئامادەکاری خۆی بۆ ئەنجامدانی هەردوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەربڕیوە کە دەزانن کەرکووک نزیکەی 13 ساڵە هەڵبژاردن نەکراوە بۆ ئەنجومەنەکەی. بە بۆچوونی پەرلەمانتەرانی کورد و تورکمان پێویستە لە چوارچێوە هەڵبژاردنەکاندا مافی دەنگدان بە وڵاتیانی کەرکووک لە هەر شوێنێکن پارێزراو بێت و ڕێگە نەدراوەرەکانی ناوەڕاست و خواری عێراقیش لە کەرکووک دەنگ بدەن. ئێمە لە پەرلەمانی عێراقی لە فەقەڕی حوتی ئەو قەراری کە تایبەتە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئێمە دەنگمان لەسەر ئەوە داوە کە هەر ئاوارەیەک لە دەرەوەی کەرکووک و بۆ شارەکانی دیکەی کوردستانیش بێت مافی ئەوەی هەیە کە دەنگ بدا ئەوەش سەنادقی دەنگدان واتە مرکزێکی ئینتیخابی ئەکرێتەوە لەو شارانە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق بەرپرسیارە بێت لەوەی کەوا ڕێوشۆنەکان بگرێت واتە ئێستاکە وەکو قەرار هەیە مێنێتەوە سەر ڕێوشۆنە ئیداریەکان کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق لەی بەرپرسیارە. نحن مع أن أي واحد ليس له قيد نفوذ في محافظة كركوك فينبغي له أن لا يستخدم صوته الانتخابي في محافظة كركوك. ئێمە لەگەڵ ئەوە داین هەر کەسێک ناوی لە سەرژمێری کەرکووکدا نەبێت مافی دەنگدانی لە هەڵبژاردنەکانی داهاتوو لە پارێزگای کەرکووک نەبێت بگرە پێویستیشە ئەو کەسانەی خەڵکی پارێزگاکانی دیکەن دەرفەتی دەنگدانیان لە پارێزگاکانی خۆیان بۆ بڕەخسێنرێت. ئەوەشمان لە یاد نەچێت لە ئێستادا ڕێکەوتنێکی باش لە نێوان پێکهاتەکانی کەرکووک کراوە بۆ ئەوەی مافی هەمووان بۆ هەڵبژاردن پارێزراو بێت. دوو پاتی دەکەمەوە مافی دەنگدان لە کەرکووک دەبێت تەنها بۆ خەڵکی کەرکووک بێت. وأن يكون هناك فقط سجل ناخبين من أبناء محافظة كركوك. پرسی دەنگدانی ئاوارەکانی کەرکووکمان بردا بەردەم لێ پرساوانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە کەرکووک بۆ یامەدەکاری ئەو لایەنە بۆ بەشداری ئاوارەکانی کەرکووک لە هەرێم بزانین و بەوتەی ئەوان تا ئێستا ئەم پرسە لە کۆمسیۆنی باڵایەک لای نەکراوەتەوە. تاکو ئێستا مەچلوسیە مرکزی هەڵبژاردنمان هەیە مەراکزەکان شمان کراوەیە تا 4:08 تا 4 ئێوارە بەڵێ ئەوانە دەستیان کردووە بە تەزیلی بایۆمەتری تاکو ئیستا لە 160 بایۆمەتری کراوە بۆ کەرکووک ئێمە هەموو ئالێتێکمان کردو هەموو ڕێگەچارەیەکمان کردووە دەنگی هەموو خەڵکی کەرکووک پارێزراو بێ هەموو کەسێ بۆ هەیە دەنگ بدە ئالێتێکشماندان وەکو کۆمسیۆنی باڵا هەموو کەسان و کەسانی کە کارتی دەنگدەری هەیە ئەگەر کارتی درێژخایان بێ یان کورج بێ بۆ هەیە دەنگی پێ بدا لە هەموو شوێنەکان لە مرکزەکان لە مرکز ژمان کرێت و ناوەت شمان کرێتەوە بۆ ڕۆژ دەنگدان خۆمان حاضر کردو. ئێمە وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئۆفیسی کەرکووک ئیش و کارەکارمان لە سنووردارە لە سنووری ئیداری کەرکووکایە ئەو هەوڵاتیانێکەوە دەرچوونە دەرەوەی پارێزگای کەرکووک دەبێ بێنەوە پارێزگای کەرکووک چ بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان بێ چ بۆ ئەوەی ئەوکانی فلان نەکەوتنە تۆ پرۆسی تۆماری بایۆمەتری بۆیان ئەنجام بدرێت لەبەر ئەوەی کە ئەو هاوڵاتیانە حسابی ڕاگوێزرا و یاخود نازەح و ئەوانیان بۆ نەکراوە هاوڵاتی تەبیعین و بێنەوە شارەکە. بە پێی زانێریەکانی کورسات نیوزیش لە ئێستادا نزیکەی 100,000 دەنگدەری کوردی کەرکووک نیشتەجێی شارەکانی سلێمانی و هەولێرن کە بەشێکیان بەوەی و ڕەوشەوە ئاوارە بوون کە بەوەی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە لە ناوچە جێناکۆکان سەری هەڵداوە و پێویستە مافی بەشداریکردنی و دەنگدەرانەش لە شوێنی ئێستایان پارێزراو بێت. وەک شارزانی بواری هەڵبژاردن ئاماژەی پێدەکەن نەبوونی میکانیزمێک بۆ دەنگدانی ئاوارەکان لە شارەکانی تری هەرێمی کوردستان یەکێکە لە کەموکورتیەکانی پرۆسی هەڵبژاردن کە پێویستە لایەن کۆمسیۆنەوە چارەسەر بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.